تێکداوە تۆ قوتابیانی خۆشەویست دەکەم کەوا ئەم ماوەی امتحانات شتیوا دەست پێ بکات لە کاتی امتحاناتە سوسیال میدیا کەم بکەنەوە بەکارهێنانی فیسبوک وازە و شتانەی بێنن چکە خوێندنەکە زەرورترە بۆ ژیان خوێندن یەک جارە ئەڕوا ئەو ساڵ لە تەم تاڕەوە بەس تیڤی و ئینتەرنێت دێتەوە ئەگەڕێتەوە توانین بەکاری بێنیتەوە داوا لە مامۆستایشەکەم کەوا یارمەتی قوتابیان بدەن لەم کاتەیە لێکەپشت دەبی ئینتەرنێت بە شێوەیەکی لە کاتی امتحانات تەرێک بکرێتن و مامنا بکرێت دوێم شت دەبی دارێک و باوکی ئازا زۆر یارمەتی قوتابی بدرێتن بە هەموو شێوەیەکی ینی لە ڕووی هادیەوە لە ڕووی قسەکردنەوە لە ڕووی مشاکلەوە لە ماڵەوە بی لە هەر شتێک بی لە هەر جێگایەک بێتنەوەی زۆر یارمەتی هی سێمیش دەبی زۆر مامۆستا هاوکاری قوتابی بکاتن لە بە هەموو شێوەیەکەوە ینی نەک بەنسبەت خوێنین بە هەموو شێوەیەکە دەبی زۆر یارمەتی قوتابی بدەن دایک و با بەڕاستی نەفسی منداڵەکەیان بزانن نەفسی ئەو کاریان بزانن ئەنگیزەیان چێ بۆی کە باش دەرس دەخوێنی یاوی کە باش دەرس ناخوێنن سەد تا سەد دەبێت لەگەڵ مامۆستایانی قوتابخانەکانیشدا لە پەیوەندیدا بێن لەگەڵیان قسە بکەن ئەوەی کە بزانە منداڵەکەیان لە ماڵەدا جەوێکی ئارامیان هەیە بەپای بەنسبەت لە بۆ ئەوەی کە تەڵەبە بتوانێ جوابێکی باش باتەوە لە کاتی امتحانات یا تاقیکردنەوەکان ئەوەی لەسەر دایک و باوکە کە جەوێکی هادئی بێ مشکلە بۆیان دروستکەن کە بتوانن تەڵەبەکان خوێندنەکان ئیسفادەی لێ بکەن بۆ ئەوەی بتوانن وەڵامێکی باش بدەنەوە بە ئاستێکی بەرز بتوانن ئەو مادیبوونەی ئەم ساڵەیان بە فێڕۆنەڕەوە مادیبوونی خۆیان مادیبوونی دایک و باوک بۆ ئەوەی بتوانن شتێکی باش بەدەست بێنن بۆ ئەوەی کە سەرکەوتوو بوون لەو بوارێکەتیانە کە هەرچی بوارێکبی هەر قۆناغێکی قوتابخانە بیتن بۆ ئەوەی مادیبوونەکەیان چۆن وتم بەلاش نەڕواتن.